السلام عليكم ورحمة الله. لدوم مداتنا وخزمتان إن شاء الله بناوي مدي البدل ياخذ مدي لجياتي رابزين بيناسا كيتشيا بريتيا لهمو همزيكي دريش كراوة همزيكي دريش كراوة كجوريكي تايبة لمدي سروشتي وبأندازي دو جولا دريش دەکرێتەوە دوو حرەکە درێژ دەکرێتەوە بە کورتیەکەی مەدی بەدەل چ کاتێ دروست دەبێت هەر کاتێک هەمزەمان بینی لە سەرەتای ئاەتەوە هاتبوو لە سەرەتای وشەیەکەوە عفوات بوو بە دوایە ئەلیفات بوو باشە خۆی فەتحەی لەسەر بوو بە دوای ئەلیفات بوو یاخود خۆی ضەمەی لەسەر بوو بە دوایە واو هاتبوو یاخود کەسرەی هەبوو بە دوای یا هاتبوو ئەمە چی هەمزە لەم حاڵەتەیە مەدێکمان بۆ دروست دەبێت پێوتێ مەدی بەدەل دوو حرەکە درێژی ئەەکەینەوە گوچی ئامەنوا ئوتوا ئیمانە القورئان يراءون الخاطئين بەم شێوازە دوو حرەکە درێژی ئەەکەینەوە و مەدێکی زۆر ئاسانە بە سەوی هەمزە دروستە بێت کە لە پێشیەوە هەمزەیەک هەر کاتی هەمزە هەبوو فەتحەی لەسەر بە دوایە ئەلیف هاتبوو ضەمەی بە دوایە واو هاتبوو کەسرەی هەیە بە دوایە هاتبوو مەدێکمان بۆ دروستە پێوتێ مەدی ئەلبەدەل و دوو حرەکە درێژی ئەەکەینەوە